نهاجی ام لهولره نه لهولره دنگکی خوش رنگکی خوش جروج آوای کردستان ده بهیستن نه سیاست نه هنره لی فوتبوله ادی زاروک ما لوی داره فوتبول زندی دکن فوتبول روج آوای کردستان اکادمیک آوا کرنه ناوی ویجی کرنه دل کوبانی اکادمیک فوتبوله جبو زاروکانه جبو جوانانه زاروک و جوانین ما ینج کوبانیش عفرینه و جه پاریزگاه حسکه قامشلو دیریکا عموده دربیسی تربس بیل و داره ادی پرورده دبن دوی اکادمیه ده کجا آلی راهنر سلیمان عیسی واحاتیه دامز راندن او زاروک نتنه بشتارن ده فیری هنرین فوتبول ایجی دبن ده همان دمه ده هسته که جواکی یا خوش یعنی نیزک بونه که گله کی باش دنا برا واندا چیدمه و دی اوها دبینن که دبیجن او زاروک دبیجن ده پیش روژه ده اما ببن ستیرکن فوتبولی پیامنر روداوه سیور بیستون چوه اکادمیه و راپورت که جوان آمده کرو لی تماشا بکن دەنگ و ڕەنگی ڕۆژاوای کوردستان بە تەواوی یاریگایەکی داپۆشیوە. ئێرە فێرگەی دڵی کۆبانەیە لە هەولێر. لەم فێرگەیەدا هەست دەکەی لە ڕۆژاوای کوردستانیت و لە شارە جیاوازەکانەوە فێرخواز ڕووی تێدەکەن و دایانەوێ ببنە یاریزانی تۆپی پێ. تاڵان لە کۆبانەیەوە هاتووە. تەمەنێکی بچووکی هەیە و دەیەوێت بەهرەکانی بخاتە خزمەتی تۆپ و لاکێشەی سەوز. والله في شعب كوباني افتخار دبم انه نادي كبير وكي دل كوباني شعار قندي من لسر كوباني ويعني الزور حزكم افتخار دبم سر اوي من شعبي من ئەم پیاوە ناوی سلێمانە و 12 ساڵە هەولێر بۆ تەماڵی هەمیشەی و 4 ساڵە لە ئەکادیمیاکەدا سەرپەرشتی پێگەیاندنی سەتان فێرخواز دەکات. اونا تویبا اونا بدلی ما پرگرانه اونا نو باجار ما کوبانی فیلم سردانی دل کوبانی وقتی ما دانی دل کوبانی براستی جمارجی گلک بون کیفا و زارکایسته نبستن زارک می کوبانی هنده که قامش لویش عفرینی هنش حسیکی هنه وقتی تن ناف دل کوبانی لعبه دکن و بردان براستی دل من مزن دبی و کیفا میش خوش دبی. فێرگەی دڵی کۆبانێ کۆکەرەوەی منداڵ و هەرزەکاران. ئەوان بە تەمەن لە یەکدی جیاوازن بەڵام یەک ئامانجیا هەیە ئەویش ئامانجی بوون بە یاریزانە. هەڤاڵا ڕامە ئەیش حەز دەکەم یێنی تۆپە بیلزم حەزکەم تۆپە دەستیمار بم تەمەکو وەختی ئەستێمە تۆپە چ باڵی مەدا ئەس بیر دەکەم تۆپاتانێت تە پێچاوی من هەڤاڵی خۆرا ملاتی خۆرا چێک خۆشە یعنی نێڤ هەڤاڵاندا چێک خۆشە تەو حەز غەریبی ناکەم بینی ماڵە مەی زیانە ڤەرارێ وەڵە. کوردانی ڕۆژاوای کوردستان ساڵانە لە هەولێر پاڵەوانێتێکی تایبەت بە خۆیان ڕێک دەخەن. ئەم فێرگەیەش دەیەوێت ببێتە ڕێگەیەک بۆ پێگەیاندنی یاریزانی زیاتر بۆ ئەو پاڵەوانێتیە و یانەکانی کوردستان. هەفتانە 2 ڕۆژ 120 یاریزانی خەڵکی ڕۆژاوای کوردستان ئەلەم یاریگایە مەشق و ڕاهێنان ئەنجام دەدەن. هەرچەندە ئەوان لە زێدی باب و باپیرانیان دوورن بەڵام لە فێرگەکەدا بوونەتە یەک خێزان و هەولێریش بۆیان بۆتە ماڵ. سیڤەربێستون ڕووداو هەولێر.